سڵاوتان لێبێ کاتتان باش من داناکەمانم خۆشحاڵم لە پرۆگرامێکی ئێوارەی سلێمانی لەگەڵتانم تەوەری ئەم بەرنامەیەمان گفتوگۆ و قسەکردن دەبێت لەسەر شعر بە میوانداری شاعیر بێژەن عەزیز کە لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە هەولێرەوە هاتوون و بە خۆشحاڵی و ئێستا لە ستۆدیۆی کەناڵی سلێمانی لامان میوانە. کاک بێژەن بەخێر بن. زۆر سپاس دەکەم بە قوربان مەمنون. کاک بێژەن بزانین بە بڕوای ئێوە شعر چییە؟ ئێوە وەکو شاعیرێک چۆن ئەڕواننە شعر؟ وەکو شعر خۆی شعر لە وشەی شعورەوە سەر هەڵدەدا باشە، ینی هەمووی هەست و ئەحساسەکە دروست ئەبێت و هەموو ئەو ئازارانەی کە ڕۆژانە ئەیبینین یاخود ئیدی هەر خۆشی و شادی و غەمباریەک هەبێت ئەمە ئەبێتە پێنووس ئەم حبرەی کە ئیدی داڕشتنی بۆ ئەەکەی لە ژێر دەستا، ینی هەمووی لەسەر شعورەکەیە، هەمووی ئەحساسەکەیە، هەمووی هەستەکەیە. هەموو جار بۆ نمونە قسەکەش ئابڕم بۆ نمونە ئەڵێن کە فڵان کەسە جوان ئەنووسێ، من هەموو جار ئەڵێم کە جوان ئازاری هەیە، جوان عەزیەتی بینیوە، جوان نەهامەتی بینیوە. ئێوە بەر ئازار ئەکەون یان کەوتون لەو پێش و لەو پاش کە لەو پێش و بە ئێستەیشەوە تا بتوانن ئەو ئازارە جێبکەنەوە لە نێو شعری کوردیە؟ وەکو هەمیشە وتومە ینی ئێمە من خۆم لە دیدەی خۆمەوە وای ئەبینم کە هەمومان بە گریانەوە لەدایک بووین، بەڵام من لە دیدی خۆم ئەڵێم گریانەکەم هەر لە پێش خۆشمەوەڕوە. چۆن بۆ ینی هەر هەنگاو لە پێش خۆمەوە هەیە. زۆر باشە. کاک بێژەن لێرە و لەوێ گوێمان لێ ئەبێ ئەڵێن کوردستان وڵاتی شاعیرە، مەبەست لێرە داوەیە کە کوردستان پڕە لە شاعیر، هەنگاوێگەنەی بەر شاعیرێگەکەوی. ئایا ئەمە دروستەکەی لای ئێوە چۆنە؟ ئایا ئێوە چۆنە ڕوانن لەم قسە و گفتوگۆیی کە خەڵک ڕۆژانە لە کافیە لە نێو چاخانەکانە ئایکرد؟ خۆی سەرەتا من دڵخۆشم کە ئیدی خەڵکی گوێگر بۆ شعر زیاد بووە، ینی ئەم جیلی ئێستا کە حەزی بە شعرە، بەڵام وەکو ئەوە شعر بچووکترین ئامرازی ئەدەبیە کە خەڵک هەمووی پێی ئەوێرێ، هەموو خەڵک پێی ئەوێرێ، هەمووی دەستی بۆ ئەوە تێگەی وەکو منداڵێکی ساواوایە، هەمووی دەستی بۆ ئەوە، هەمووی پەلاماری ئەیە. هیوادارم فلتەرێک هەبێت. بەس خۆشعر بۆ خۆی گەورەترین ژانری بێگومان، بەڵام وەکو ئێڵە ڕۆمان و چیرۆکە بێگومان ینی قورسترین بوارە. دەمخۆش منیش مەبەستم ئەوەیە کە شعر قورسترین بوارە، بەس هۆکاری چییە کە ینی ئێستا ئایا لە نەزانینی خەڵکەوەی ئایا خۆیان هەڵواسیوە بە بابەتەکە یان چییە هۆکاری چییە؟ خۆی لە خۆیدا کە ئەیدی وەزارەتی ڕۆشنبیری کە کتێبێک بۆ نمونە چاپەکرێت کە پێداچوونەوەی بۆ نەکرێت یەکسەر بخرێتە بەردەمی خوێنەرەوە و ئیدی بۆ هۆی ڕیکلام و ئەوە بفرۆشرێ، ئەم کەسە هاندەر ئەبێ بۆ ئەوی زیاتر و زیاتر شت بڵاو کاتەوە. ینی زۆر کات دەستخۆشیەکانمان بۆتە هۆی ئەوەی کە ئەم کەسە بەلاڕێدا بڕۆ. مەبەست ئەوەیە کۆمەڵگە کەسانێک بارز ئەکا کە شایستەی شاعیربوون نییە. بێگومان بێگومان کەسانێکیش کپ ئەکاتەوە کە شایستەی خۆی بارزە، بۆ نمونە کە شایستەی زیاتر بارز بوونە. مەبەستان ئەم ڕوانگەیە. بێگومان. زۆر باشە. کاک بێژەن شعر باسی ئەوەت کرد کە وتت شعر وەکو منداڵێکی لێهاتووە، ینی هەچ کەسێ ئایا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بۆ نمونە ئێستا ئەبینین وەکەوەی کە هەڵکەوتن لە نێو شعرا، ینی وەگوتم لەم جیلی ئێستایا گوێگری شعر زیاترە وەکو لە پێشوو. ئیدی کە ئەبینین ئەمە گوێگری هەیە و وەکوتم تێکستێ بڵاو ئەکاتەوە و سەپۆرتێکی باشی بۆ ئەکرێ لەلایەن سۆشیاڵەوە لە چەند شوێنە بڵاو ئەکرێتەوە، ئەم کەسە وای لێ دەهان هانی خۆی ئەدا کە زیاتر بنووسێ باشە، بەڵام ئەوەی بەبێ ئەوەی کە بۆ نمونە پەردەیەک هەبێت بۆ ئەو نووسینانە پێش بڵاوکردنەوە فلتەرێک هەبێت، ینی کە وەزارەتی ڕۆشنبیری بڕۆ کتێب بەرلایەن بۆ نمونە کتێبێکی شعری باوەڕ ناکەم بیخوێنێتەوە، یەکسەر ژمارەی سپارنەکەیت پێ ئەدا، ئێمە دەبێتەوە هۆکار بۆ ئەو شتە. ئایا تۆ بەمانە ئەڵێی شاعیر وەکو خۆت کە ئێستا لە نێو کایە وەسەتێکەیە؟ خۆم ینی کە لەو ئاستەیان کە بتوانم قسە بکەم، هیوادارم کە نەبێتە هۆی مجاملە یا خوشتێک، هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، بەڵام هیواداریشم بە خۆیان نابستنەوە، چاوێک بە خۆیان نابخشێنەوە، ینی هۆی هەموو کات ئەڵێم ینی چەپڵە نەبێت هۆی ئەوەی کە تۆ شکستی خۆت بە دیستی خۆت بە دیاربێنی. ئەم هەموو شعرە کرچ و کاڵی ئەنووسرێت چی ئەڵێن لەسەر ئەوەیان؟ ینی ئەگەر بمانێ و نەمانەوێ ڕۆژانە بەر کۆمەڵێک شعرەکەوین کە ئەنووسێن لەلایەن شاعیرانەوە توانین بڵێن لە دایک ئەبن چی ئەڵێن؟ سەرنجتان چییە سەوارەت بەو شعرانە؟ ئەمە وەکو زبڵ ئەیبینم من،
ینی بەڕاستی وەکو زبڵ ئەیبینم چونکە ناڵێم کە وەزارەتی ڕۆشنبیری سانسۆرێک دانەنێ یان ئەکاونتەکانی کە لە بەردەستی خەڵکایە سەپۆرت ئەکرێ بۆ نمونە ینی زۆر شاعیرمان هەیە کە نووسینەکانیان هەمووی خۆڵی لەسەر نیشتووە کتێبەکانیان هەمووی لە ماڵەوە کۆڵێک تۆزی بەسەرەوەیە کەس نییە هانەی بدات بەڵام فلان کەسە ئیدی لە ڕووی مادیۆ باشە ئەتوانێت کتێبێک بە باشترین کوالێتی و بە باشترین شێوە بە جوانترین شێوە بە باشترین ڕیکلام بڵاوی بکاتەوە بەڵای خەڵکە پاشە دی خۆش ئەزانێ ئێستا سۆشیال و ڕیکلام چ دەورێ ئەبینێ کە بۆ نمونە من کتێبەکەم کڕی لای خۆم پۆستم کرد ئەوی تر چاو لە منەکە بەبێ ئەوی بزانن ناوەڕۆکی کتێبەکە چییە. زۆر باشە کاک بێژن پێمان خۆشە گوێشمان لە تێکستێک بێت ئەوەی کە ئامادەت کرد بێت بۆمانی بخوێنیتەوە فەرم بەسەر چاو. تۆ چەند سەیریت تۆ چەند سەیریت تا دوورتر بیت ئەوەنە شیرنتر دەبیت وەک مانگ نیت تەنها لە شەودا هەبیت وەک گوڵی ژنیت هەر لە بەهاردا گەشت بیت خۆپەپوو لە ژنیت تەمەنت وەرزێک بێت وەک باوکی شم نیت لە ڕۆژدا کرێکار بیت نەدایکی شم نیت لە تاو ئازار شەو بە ئاگا بیت ئازیزم خۆ ئاوێنە ژنیت ڕوت تێبکەم جا دیار بیت وەک خودا ژنیت دەست لە ڕوو بیت خۆ من نام هەوێ هیچیان بیت تەنها جارێ دەم هەوێ من بیت ڕازگۆژ نەبیت عاشقیش نەبیت هەر بە درۆژ بێت بنووسیت خۆشمەوێت ئازیزمیت پێشکەش بە سپاس خێرەوە بابزانین جموجۆڵی ئەدەبی لە پایتەختە چۆنە لە هەولێرە ئەوەندەی من سەرنجم دابێت لەم دوایانە جموجۆڵێکی باشی ئەدەبی لە نێوان نووسەرانەوانە هەبووە ئێوە بەر هیچ کام لەو جموجۆڵە ئەدەبیانە کەوتون یان بەشدار بوون وەکو لە هەولێر ئەلحەمدوللا ینی کاو ساڵی ڕابردوو 2022 کە ڕۆژ جموجۆڵێکی زۆر باش لە ناکاوێکی زۆر باش ینی هەڵی سەری هەڵدا و چەندین کۆڕێشاری ینی ئەتوانم بڵێم لە هەفتەیەکە بە شوێنەکانی هەولێر لێکی بیتەوە پێنج شوێن ینی لە هەفتەیەکە 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ کۆڕێشاری هەبووە وەکو بەشداریگایان لە هەموو هەولێرە نەنە بە ئامی هەولێر بەڵێ ینی ئێستا بۆ نمونە سنتەری ئاڵا لە هەولێر کە خۆشم کۆڕێشاریم لێی کرد مانجی 5 من لێم کرد لە هەفتەیەکە 2000 داواتی کۆڕێشاری بووین لە هەفتەیەکە 2000 کۆڕێشاری لەوێ و ئەڕۆژ ینی ئەمە ئەو پەڕی بەرەو پێشچوونە بێگومان جگە بۆ نمونە لە سنتەری ئاڵا شوێنێکی تر هەیە تایبەت بە مەسەلەی کۆڕە ئەدەبیەکان بێ ئەوەی کە لێوەی ببەسرێ کۆڕە ئەدەبیەکان بە تایبەت کۆڕی شەعر خوێندنەوە بۆ شاعیران بەڵێ چەند کتێبخانەیەک وەکو بۆ نمونە کتێبخانەی ماڵی وەفاییە مەموزینە هیچ کتێبخانە هەیە ئاشتیە ئەمانە کۆڕی شعرە ڕێگەخەن هیچ کۆڕێکی شعری لە چاخانەی مەچکۆ بەسریان قاوەخانەی مەچکۆ نانە من نەمبیستوە بەسەوە شوێنی کۆبوونەوەی ئەدیبانە لەوێت تەڵەوەەکەم ڕاگۆڕینەوەیەکی جوان و ئەوە هەبێت بێگومان ینی کە تۆ ئەچیتە ئەوێ جوانیەکی هەولێر ئەبینیت زۆر ڕاستە زۆر باشە شعر دەبێت هەڵگری چ پەیامێک بێ بۆ ئەم قۆناغەی کە ئێستا تێداین ناویان ناوە دەیەی 2000ەکان وەکو ئێستا کە ینی خۆمان ئەزانین کە هۆشداری زۆر زۆر کەم بۆتەوە بەڕای من لە ئێستادا هەڵگری پەیامی مرۆڤایەتی بێ و هەڵگری پەیامی ئاژەڵ دۆستی و ژینگە دۆستی بێ و خۆشەویستی شعر ئێوە کاتێککە بۆ منە بتانەوە شعرێک بنووسن لەسەر کۆمپیوتەرە بە مۆبایلە لەسەر قەڵەم و کاغەزە لەسەر کام لەم ئالەتانەیە کام لەم خۆم عادەتەن ینی بۆ نمونە خۆی ئەوە نیە دابنیشی بڵێ من شعرێ ئەنووسم نائیدی پشتێکە بۆ دیێت حەسەب ئەو شوێنەیە کە لی بم بۆ نمونە لە ماڵەوە بمۆرەخ و دەفتەرەکەم دەرەهێنم و ئیدی ئەینووسم قەڵەمەکەم دەرەهێنم دەینووسم بەڵام زاری وا هەیە لە نێو سیارەیە بووم یاخو شتێک سیارەکەم وەستان دوو ئەم دێڕێیم نووسیوە تاوەکو بیرم نەچێتەوە بۆی دوایی بتوانم پەری پێ بدەم و ڕێک خستنەیەکی بۆ بکەم پێتان وایە شعری ئیلهامە شعر بێگومان ئازارە چۆن کە ئیلهامە چۆن شعرەڵی ئیلهام بۆ نمونە ئێستا من لە کۆلێژ داوام لێکرا ڕۆژی جیهانی مامۆستایان شعرێ پێشکەش بە مامۆستا بکەم وابزانم ینی ئەگەسێر چشی بۆ بکەی شعر لەسەر مامۆستایان باوەڕ ناکەم بیدۆزیتەوە بەو مانایە پڕێەوە باشە بەڵام من ئیدی هەڵسام
هەر لە ماڵەوە بیرم لە دایکم کردەوە بیرم لێ کردەوە کە بۆ نمونە ئەڕوات بۆ مەکتەب مامۆستایە چووکە خۆی ئەڕوا بۆ مەکتەب عەزیەتێکی هەبێ سەرکەوتو زۆر سپاس دەکەم مەمنونم کە ئەچێتە مەکتەب بۆ نمونە چ عەزیەتێکی هەیە و ئێمە چۆن بەجێ ئەهێڵێ ئیدی شارێکم بۆیان خوێندەوە وابزانم هەمیان بەدڵیان بوو هەمیان ئیدی دەستخۆشیان لێم کرد و هاتوانیم بۆ ئازاری بۆ نمونە دایکم بهێنمە سەرخۆم و بۆ نمونە و کاتانەی لە ماڵەوە نەبوو ئێمە محتاجێکمان بە ئەو بووە ئێوە ئەو جۆرە شاعیرانن یان ئەو تایپ شاعیرانن کە شعر بۆ بۆنە مناسەبەکان بنووسرێ یاخود ئێوە دەبێت ژانێک بتانگرێت تا بتوانن دەقێک بەئافرێنن دەقێک لەدایک بێت ئەها زۆر جاری وا هەیە ینی کە داوای شتێک لێ ئەکرێ ناتوانانی بۆ نمونە ڕاتیکەیتەوە وەکو ئەو ژانش نەیگرتی بێگومان ینی ئێستاکە لە زۆر شوێن ینی بانکراون بۆ نمونە شارێ بۆ شوێنە یاخود لەسەر ئەو شتە نەمتوانی وەچکە هیچ ئیلهامێکم بۆی نەبووە یاخود بەرکەوتنم لەگەڵ یان نەبووە بەڵام ئێستا بۆ مامۆستایەکە وتم تاوا کێشەنی خەبەرتان لێ ئەدەمەوە بزانم بۆ مەکرێم شتە هەڵگرم مەسوولیاتە هەڵگرم چکە ئەنجامیعەیەکە ئیدی بە قوتابی و بە مامۆستاوە من گوێ لە قسەکەی من بگرن من خۆم ئەڵێم کە شعرم گیانی پەیامە ینی لە زیاتیەوەی کە هەموو قوتابیەکان قسە بکەن من قسەیان بۆەکەم الحەمدولله توانیم ینی بەدڵی هەمیان نابێ و مەبەستم ئەوەیە ینی ئازارەکەی دایکم هێنا بەرچاوم بۆ نمونە سەختیەک مەبەستی من لێرەدا ئەوەیە کە تۆ ئەو ژانە گرتوویتی بۆ نووسینی ئەو دەقە شعریە بێگومان زۆر باشە پەیوەندی تۆ لەگەڵ تەکنەلۆژیایە چۆنە وەکو تەکنۆلۆژیا ئیدی خۆتەزانی بڵمانێ نەمانێت سۆشیال دەستی بەسەرمان ناگرتووە منیش بەهۆی ئەوەی کە کاری ئەدەبینە و زیاتر ئەچینە نێو سۆشیال ینی ئەوە نییە بڵێم وڵایی لی دوور بم لی نزیکم بۆ ئەوەی بتوانم سوودێ بگەێنم ئەگەر چوار کەسیش بە دیار منەوە بێ باشترە لەوەی بە دیار شتێکی ترەوە مەبەستمەوەی ئایا تەکنۆلۆژیا ڕۆحیەتی ئەو دەقانەی کوشتووە دەقا ئەدەبیەکان مەبەسم تێکستە شعرە یان چیرۆکە یان ڕۆمانە ئایا سۆشیال میدیا توانیەتی ئەو کارەی خۆی بکات ڕاستە سبمانە نمانەوە وەکو تەونێکی جاڵجاڵۆکە سۆشیال میدیا ئێمەی لە ناواخنەوە لە ڕووکاری تەنانەت دەریشەوە ئێمەی تەنیوە ڕێک وەکو تەنە جاڵجاڵۆک بەڵام ئایا بە بڕای وەکو ئەدیبێک وەکو شاعیرێک ئەو تەکنەلۆژیایە ئەو هاتنی ئەو شەپۆلی تەکنەلۆژیایە لەم ئەسە سڕعەیە توانیوێتی ڕۆحیەتی دەقە ئەدەبیەکان بکوژێ یان کاڵی بکاتەوە بە بڕایەوە بە بڕای من نەخێر چونکە تۆ خۆت ینی ئەم سۆشیالە دراوەتە بەردەست ئەتوانی بۆ بەکاری بێنی کە تۆ چیت پێویستە ئەتوانی گرنگی بە خۆت بی بۆری مونە ئەنی ئێستا بنووسە فەرهەنگی کوردی بزانە چیت بۆ ئەهێنێ یاخود هەر ڕۆمانێکە ناتوانانی بەردەستی خەیت ڕەنگە بۆ نمونە چاپێکی نەمابێت تۆ لە نێمبایلەکەی خۆت ئەتوانی بە ئاسانترین شێوە بیخوێنیتەوە بۆ نمونە من هەتا لە هەولێر هاتم بۆ سلێمانی کتێبێکم تۆزێکی مابوو تەواوم کرد و کاتەکەی ڕێگاکەم مابوو بە نێو مۆبایلەکەمەوە لە بەشی پیدیفەکەم کتێبێکم بۆ نمونە هەڵبژارد بوو دەستم پێ کرد خوێنمەوە بۆ نمونە چاپی نەماوە بە بڕایەوە کاریگەری نەکردو سەر دەقا ئەدەبیەکان تر بە ژانەرەکانەوە زۆر باشە با بزانین گەر شعرت لێ بسەنەوە تۆ کام لە ژانرەکانی تری ئەدەب هەڵاگریت یان کاری تێدا ئەکەیت بۆ نمونە چیرۆکە ڕۆمانە کام لەمانە بۆ نمونە ئەگەر شاعیر نەبووی تا حەستە کرد کام لەمانە بووی تا چیرۆک نووس بووی تا یان ڕۆمان نووس یان بینت نێوانت بمبورە باڕوونتر بڵم نێوانت چۆنە لەگەڵ کام ژانەرانە لەوانە خۆی من وەکو بڵێ ینی ئەها وەکو حەزکردن نامەوێت ئەگەر من حەزم کرد با ڕۆمان نووس بام ئەم توانی ڕۆمان بنووسم یاخود هەوڵ دەم بۆ ئەوەی ڕۆمان بنووسم وەکو شاعر خولیا و ئەو ئازاری هەمە من حەزم کردووە شاعر بنووسم و بێڵم بەڵام کاتێکی دیلێت بسەنەوە نابێت تۆش کۆڵ بدەیت وەکو ڕێزکە ڕۆمان ئەنووسم ینی حەزت بە بەش ڕۆمانە کاک بێژن مانەوە نەمانەوە ئێستا خەوشێکی زۆر بەرۆکی شعری کوردی گرتووە شعری کوردی ئەتوانم بڵێم پاکبوونەوەیەکی یەکجارێکی ئەوێت بە بڕای ئێوە وەکو شاعیرێک چی بکرێت بۆ ئەوەی ئەم خەوشیە لە شعر پاک بکەینەوە ئەنی شعرێکی پاک لە نێو ئەو هەموو خەوشیە دەربێنین بۆ نمونە گەر مروارەیەک لە نێو زەبڵدانێکی گەورەیە بێت چەند هەنگاوێک هەیە بۆ دەرهێنانی ئەم مروارە یان بۆ دەرهێنانی هەر شتێکی بە نرخ و گرانبەها لە نێو زەبڵدانێک بەجددیش ئەگەر شعر بچوێنین یان بهێنین بەوە ینی هەستەکەی شعری باش کۆمەڵێک شعری خراپ کە من
بە زبڵدان لە کتێبەکەشمان ناوم بردووە یعنی شاردوێتیەوە باشە چی بکرێت بۆ ئەوی ئەم شعرە باشخانە دەربهێنین یان چی بکرێت بۆ ئەوی ئەم خەوشەی کە بەرۆکی شعری کوردی گرتووە پاک بکرێتەوە بە بڕای وەکو شاعیرێک خۆی ینی کە پێشووتری ژووتمان لەسەر وەزارەتی ڕۆشنبیری وەستاوە کە تۆ وەزارەتی ڕۆشنبیری بێتە سەرخەت بۆ نمونە فڵان کەسە خۆی ئێستاکەیانی هەموماوە گوتم سۆشیال بەکاردێن بەس لێرەدا لەگەڵ یا بەس بمبورە قەتعەتەگەم لێرەدا وەزارەتی ڕۆشنبیری ڕاستە دەوریەکی ئەساسیە بەڵام ئەم دەورە زیاتر لە سەرشانی شاعیرەکانە ئەم دەورە زیاتر لە سەرشانی ئەوانن کە کۆبوونەوەی ئەدەبیەکان ڕێخن ئەوانن کە کۆڕەکان بەڕێوە ئەبن ئێوەی ئەدیبان و نووسەرانە ئیشی ڕەخنەگرانە ئیشی لێکۆڵیارانی کووردە یعنی بۆ ئەبێ ئێمە هەر شتێک بکەین یەکسەر فلانە با بڵێن خەتای فلانە شوێنە ئێستا من پرسیارێکی زۆر ڕوونم کردووە ئەڵێم چی بکرێت بۆ ئەوەی پیسیە گیان خەوشیەکەی لە شعری کوردی پاک بکەینەوە فلان و فلان و فلان شت یەکەم دووەم سێ بۆ نمونە بە بڕای ئێوە لێ تێگەشتم بەڵام من وەکو کتێب ئەڵێم ینی ئەگەر کتێبەکە ئەم کەسە کتێبەکە دەرنێنێت چونکە کتێب ینی پیرۆستترین شتێکە ڕاست ئەمەد بوت لە پێشترە بڵێ دوای ئەوەش کاتێک بۆ نمونە کەسێک داوای کۆڕی شاریەکە وەکو سنتەرەکان ئێستا بۆ نمونە من خۆم کە داوای کۆڕی شاریم کرد داوای دەقەکانیمان لێیان کردم باشە بۆ نمونە منیش دەقم هەبوو نەگونجاو بوو بۆ شوێنەکە یاخود بۆ ئەوە احتیادی وتیان ئەمە مەخوێنەوە باشترە ئەمە لەوە باشترە تێگەی لێم ئەمە زۆر باشە ینی کات بۆ نمونە شوێنێک کە کۆڕی شاریەکە ئەمە نەبێ بەز ناوبانگ بێ یاخود خەڵک هاتنی خەڵکەکە بێ گرنگی بۆ شتانە نەیە گرنگی بە دەقەکەدا گرنگی بۆ بدا کە بزانێ بۆ شێ ئەکات ئەمانەی کە وەکوتم نووسینەکانیان لە ماڵ و خۆڵی لەسەر نیشتووە ڕاست زۆر باشە کاک بێژن پێمان خۆش دیۆمان لە تێکستێکی ترت بێگەراوات لەسەر چاو منم خەیاڵ نووس منم هەموو شەوێک مانگ دەتۆرێنم هەر منم سپێدە هەڵدێنم منم زستان بە کۆتا دێنم منم سەوزی ئەڕوێنم منم بولبولی ستارەی ماڵت منم ماچی دەکەم کوڵمات منم جار ناجارێ دەبم بە ئاوێنەت منم ئاو دەڕژێن مەباڵات منم جانتای دەستت منم سوراوی لێوانت منم دەیبەستم کەمەرت منم دەیژمێرم هەنگاوت منم درگات منم کلیلت منم خولیات من هەر منم خەیاڵ دەنووسم دەڵێم ناترسی چیتر خەیاڵ نووس زیندوو نەبێ هاوار و گریان ماڵێ بپۆشێ ژوورێک بێدەنجی لە باوەشگرێ وێنەکانت ببێتە کفنی لاوێ نامەکانت ببێت بە لافیتا یادگاریەکانی شت فاتیحە هیچی بۆ تاریکی گۆڕ نەبرد بێ لە لێپرسینەوەش هەر ناوتی لەسەر زار بێ چاوەڕوانی چی دەکەی لە خەیاڵ نووسێ خۆ هەر دەبێ بە عیشقەوە بمرێ شەوێک خەیاڵی بە بیانی و قسمەت تارا دەپۆشێ هەر پێنووسەکەی شادەماری دەبڕێ بە مردوویش باوەشت بە بەهەش دەزانێ دین و دیانەتی هەموو لەبیر دەچێت سپاس کاک بێژن ئەم تێکستە عاشقانەی کە نووسیوتە ئەوەی چ پێش و ئەمەش کە ئێستا خوێنتەوە و تێکستەکانی تریشت وانیشانی ئەدەن کە دەبێت عاشقێکی زۆر سەرسەختی کەسێک بووبی لە ژیانتا ینی من بە تێکستەڵێم و نازانم ئایا ئەم شتە ئێوە عاشقنیان هەرچەند ببوورەوە پرسیارێکی تایبەتیشە بەڵام بڕیا لە تێکستەکان ئەدەم جا نازانم وایە وانییە کەسێک هەبووە لە ژیان تا بتوانێت ئیلهامی ئەو شعرە عاشقانت پێ بدا وەکو هەبوون لە ژیانمان نەبووە بەڵام هەر بە یەک تەرەفەوە وەسپاسی یەکەم کە هیدی توانی وێتی من بگەێنتە ئێروکانە چکە ئەگەر بۆ منە ئەزیێتەکەی ئەو نەبان من نەمەتوانین لە سەرکەوتنی خۆت بەهی ئەو ئەزانی کە هۆکار بووە بەس ئەگەر بمبورە تایبەتیە بە ئەم پرسیارش بکەم بۆ تاگلایەنە بووە ینی نەتویستووە خۆت یاخود نەگونجاوە زین چۆنە بۆ نمونەیانی من کە تێکستەکان وتم ئازاری خۆمانە ئەوە شاردنەوەی تێدا نییە چۆن ئەڵێن مرۆڤ بە هاوڕەکانی و ئەناسرێ من ئەڵێن مرۆڤ بە کتێبەکانی ماڵەکەی و ئەناسرێ کە چۆنیە و کەسێک کە شتی نووسی بە تێکستەکانیانی دی ناخی ئەبینیت
بڵێم بۆ یەک لایەنەکە وا ڕێکەوتووە یعنی تێستاکە وا خوازراوە بووە لەلایەن تۆوە نانە بە هەردوولا زۆر باشە تێگەشتم و ناچینە نێو زیاتری وردەکاری پرسیاری تایبەت بابزانین لەسەر کۆپیبوونی شاعیرەکان ئەڵەن چی شاعیر هەیە لە تۆ چێ تۆ هەیت لە شاعیرێکی کە لە دەقا لە کەسایەتیانە لە دەقە شعرەکان ئەمە بەسمە ئێمە قسە لەسەر دەقەکەین بابیرمان نەچێت چکە تەوەری سەرەکیمان گفتوگوۆیە دەربارەی شعر ئایا ئەو شاعیرانین کە کۆپی یەکترن دیدیەوە چییە بۆیان وەکو شاعر کە ئێستا بۆ نمونە من شاعرە نووسم ئەگەر ئەو شعرەی من کەسێکی تر بووە هاوشێوەی من نووسی بووی من ئەبمە کەسی دووەم ناینووسم تێگەیت من ئەوە نەبێ بەڵام یەکەمینم نا بەڵام کە شتێ ئەنووسم حەزەکەم بۆنی خۆمی لێبێت باشە نەوەکو بۆنێکی تر کە تۆ بۆ نمونە ئەتوێ وەکو فڵان کەسا بینووسی مەینووسە چکە ئەومان هەیە تۆ پێویستە خۆت بیت من هیوای سەرکەوتنیان بۆ خواز خۆداچونیان بۆ خواز ینی تۆ هەوڵت نەداوە ببیتە سێبەری هیچ کەسێک و نێشێڵی کەس ببێتە سێبەری تۆ وەکو کاریگەری هەمومان لە سەرمان هەیە چکە ئەمە خوێنینەوە کاریگەری ئەبێ بەرشتی جوانەکەوین بزڵت بەڵام وەکو بۆ نمونە تەقلیدکردنەوەی نووسین نە هەرگیز نەمهێشتە زۆر باشە دیدی ئێوە چییە لەمەڕ بەرەو پێشچوونی شعر ئایا شعر هیچ هەنگایەکی بەرەو پێشچوونی ناوە یاخود شعر نەخێر بەڵکو چاقبەستووە لە قۆناغ و لە سەردەمی خۆیان کام لەمانەیان ئەگەر بە سۆشیالە سەیریکەین ئەوانەی بە دەرکەوتون نا چەقی بەستووە یعنی لێک شوێن ماوەتەوە بەڵام وەکو تر بە پەنجەکانی دەست ئەتوانین چەند کەسێ بژمێرین بۆ نمونە شعریان باش بەرەو پێش بردووە ینی فۆرمێکی تریان داوازی هیچی تریان بە شعری کوردی داوە ئێمە باسی دەقی جددی ئەەکەین کاک بێژەن باسی دەقی جددیەکەین نەک دەقی فەیسبوک مەبەستم ئەوە بوو کە دەقی فەیسبوک دابڕانە ینی دابراوە لە دەقی ئەدەبی ئەوانە نەکە بۆ نمونە جوانن و کۆمەڵە من بەسمان بەگشتی قسە ئەەکەین لەسەر شتەکان جوزێک ماوەەر نەگرتووە لێ تێگەم وەکو ناڵێم وەکو دەقی پێرفێکت و باش بەڵێ باش بەرەو پێش چووە و بە تەواوی من هەستەکەم کە ئیدی فۆرمێکی نوێی کوردی لە پێشەوە لە ڕێگایە ینی دڵتان خۆشە بەوەی کە ئەو فۆرمە نوێیە تەسەوڕەکەیت لە ڕێگەیە بۆن من ئەم فۆرمە نوێیە کەی ئەگا پێمان و چێن ئەو شاعیرانە ئایا ئێوەن کەنەوەی 2000ەکانن دەی 2000ەکانن خۆی وەکووتم کە ئێستاکە پێشووتر بۆ نمونە ئێمە لە قوتابخانە شێرمان پێ لەبەر ئەکرا بۆ نمونە بەبێ تێگەشتم بەبێ ئەوەی لی تێ بگەین بە زەختەوە بەبێ خۆششتێکی مەنهەجی بوو ڕۆتینال بوو کاتە ینی وای لێ هات بوو کە ڕقێکمان بەرامبەر یا هەبێت بەڵام ئێستاکە ئەبینین ئەم جیلە بە تەواوی تێکەڵی شاعر بووە ئەمەش وەکو نووسەر کە خەڵک بتوانن فۆرمێکی جوانی دابێ بە نووسینی شعر و عامەتەن من مامۆستا توانە ئەمین مامۆستا تەڵعات تاهیر مامۆستای ماردین ئیبراهیم مامۆستا ئەژە عەبدوڵڵا ینی فۆرمێکی تایبەت بە خۆیان و زۆر باش و زۆر بەرەو پێشچوویان هەیە ئێوە هیچ بەرهەمێکی چاپکراوتانەیە کاک بێژەم بەڵێ ناوی چییە بەرهەمەکەتان کتێبی لە غوربەتەوە لە غوربەتەوە بەڵێ ساڵی چەند چاپتان کردووە 2022 بڵاو کردووە مانگی چوار مانگی چوار هیچ ناسان و بۆ نەو شتێکت بۆ کرد خۆی ئەم کتێبە بۆ پرۆژەیەکی خێری بوو بۆ منداڵانی توشببوونی شەرپەنجە لە کۆلێژەکەی خۆمان بڵاومان کردەوە هەڵبەت بمبورە لێرا قەتاتەکە منیش داهاتی فرۆشتنی کتێبەکەی خۆمم کە چاپێکۆن و دیمانە بوو لەگەڵ شاعرانی دوای ڕاپەڕین با بڵێن داهاتەکەی بۆ مناڵانی توشببووی شێرپەنجەی نەخۆشخانەی وا من تەرخانم کرد بۆ ئەوان دەست خۆش بێ ینی من هەمیشە ئەڵێم خۆم لە چەندین پرۆژەی هەموو کاتێک بۆ نمونە هەر کارێک بکەم حەزەکەم بە لایانی خێرخوازیەوە بی بەرەو ینی بیگەڕێنمەوە بۆ لایەنە خێرخوازەکە چونکە خۆشم ئەندامیش سەرەکی شەڵتەری هەولێرم بەشی ئاژەڵ دۆستی کوردستان زۆر ئیڤێنتیشمان بۆ ئەو شتە کردووە ینی ئەوها لە خەڵک هاان دەدی بۆ ئەوی بۆ نمونە لە ماڵەکەی دانیشتۆ ناتوانێت بۆ مەبلەغە پارەیە یارمەتی فڵان شوێنە بدات تۆ بۆیان کۆکەیتەوە وەکو ئەوەیە ئیدی بەسەر ماڵەکان بگەڕیت هەم ئەوەیە کە کتێبەکە بە خەڵکە گەیەنی بۆ نمونە کەسێک نایخوێنێتەوە بەسای ئەو شتۆ کتێبەکە ئەکڕ ڕەنگە لە ماڵەوە بیخوێنێتەوە و هەم ئەوەشی کە ناتوانێت خێرەکە بک بۆ مەبلەغی تۆ خێرەکەکە هەم ئیدی خێر بۆ خۆشمان و بۆ ئەوانیشە زۆر باشە کاک بێژن عەزیز شاعیر خۆشحاڵ بووین کە
میوانی ئەم پرۆگرامەی ئێوارەی سلێمانی بووی بە تێکستێکی بەڕێزت کۆتایی بە پرۆگرامی ئێوارەی سلێمانی دێنین بەس پێشەوەی بچیتە لای تێکستەکە با من مەهڵاوایی لە بینەران بکەم. بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە و تا پرۆگرامێکتر بە خواتانە سپێرم خواتان لەگەڵ. سەلام خوددا بە پێویستی داناوە و وەڵامیشی فەڕەز. من لە پای چی دەبێ سەلامی خوددا بکەم بە درۆ؟ مەگەر دەکرێ بنووسم ئازیز خراپ کوشتەی دەستتم، دەکرێ بنووسم خراپ ماندووی ڕێگەتم، دەکرێ بنووسم ئەم شەو تابەیان وەک چەندان شەوی ژیانم، ئەمبەر و ئەمبەری سەرسەرینم گۆڕی بەمبەر و بەمبەری کۆڵانتان. دەکرێ بنووسم تابلۆی هەموو ئۆتۆمبیلەکان دام دەخورپێنێت، دەکرێ بنووسم چاوانم هێندە ماندوو بوون چیتر فرمێسک ناڕێژێ و بەرەو کوێربوون دەچێ. دەکرێ بنووسم عیشقم نەهاتنت پەتە لە ملم و توند و توندتر دەبێ. دەکرێ بنووسم من سەجی گەڕاکەکە شتانم خۆشەوێ، دەزانێ من لەوە بێهێزترم ئازار بۆ بگێنم چیتر ناشحەپێنێ. دەکرێ بنووسم قژت لەکوێ هەڵدەوەرێ، من بۆتاڵێکی سەرگەردانی ئەبەدیم. دەکرێ بنووسم من لەسەر قەڵات و بەرزایی شاخ و تەنانەت سەربان و باڵکۆنی ماڵیش ڕووە و ماڵت دادەمێنم. دەکرێ بنووسم بەرەبەیان بوو لە خەوما دەستت دەکوشیم، دەتگوت هاتم هەڵسە لە ناو گریا ناخەوتووی با سەرماد نەبێ، هەڵسام و دڵم نەهاتووە دەست نوێژێگرم، خەیاڵم بۆنتی گرتووە. دەکرێ بنووسم من شکاوم سوتاوم ڕووخاوم، دەکرێ بنووسم لە ناو دووکەڵی سیگارم کۆتر و باڵندەی سەرستارەی ماڵیشم دەکۆکن و چیتر ناخوێنن. دەکرێ بنووسم کە ناوت دێت دەلەرزێ چۆک و ئەندام و بەدەنم. دەکرێ بنووسم ئەم شۆم قورسە شادێ بڵێ با لە چاوانمدا هاتنی خۆری بەیانت نیشاندەم. دەکرێ بنووسم من تۆی لە هەموو دوعاکانم دەتئاڵێنم، بەرەو لای خوددا دەدنێرم. دەکرێ من بنووسم و بە هیچ کوێژ نەگا، ئاخر خوددا یار لە سەلامە بێوەڵامە و دادەمێنێ، ئەو نە ئەهلی دڵە و نە لە عیشق و سوتانیش ئەزانێ. من دەنووسم سەلام تۆش ئەی خوددا ڕەحمت بەرزترینە، من لەم دونیایە بۆ سوتام، تۆش لەو ئاخیرەتە قەبەیەت مەبسووتێنە. پێشکەشتان بێت.